بەناوی بەڕێوەبەرایەتی و سەرجەم پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەکەمانەوە دڵگرانی و ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین سەبارەت بەو ڕووداوەی کە دوێنێ ئێوارە 3/12/2018 ڕوویدا کە تێیدا بەچەک هێرشکرایە سەر بەڕێز دکتۆر کەمال ئەحمەد سەعید مامۆستای زانکۆ و پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری و بە توندی ئیدانەی ئەو کارە قێزەونە دەکەین. لەخوای گەورە دەپاڕێینەوە کە بە زووی شیفای بدات و بگەڕێتەوە ناو خانەوادە و هاوپیشەکانی. هەروەها داواکارین لە دەستگا پەیوەندیدارەکان بە تایبەت پۆلیس و دادگا بە زووترین کات ئەنجامدەرانی ئەم تاوانە گەورەیە بدۆزنەوە و بە سزای دادپەروەرانەی خۆیان بگێنن. بەداخەوە دیاردەی چەک هەڵگرتن لە هەرێمی کوردستاندا بۆتە دیاردەیەکی مەترسیدار بۆ سەر ئارامی خەڵکی کوردستان. لەم ڕۆوە دەستگا پەیوەندیدارەکان بە کەمتەرخەم دەزانین و داوایان لێ دەکەین بە ئەرکی خۆیان هەستن و هەرچی زووە بنبڕی ئەم دیاردە ناشارستانیە بکەن. و داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین کە پیشەیی و زانستیانە مامەڵە لەگەڵ گشت ڕووداوەکاندا بکەن بە تایبەت ڕووداوە تەندروستیەکان، چونکە هەندێک جار لە هەندێک کەناڵی ڕاگەیاندنەوە بە مەبەست بێت یاخود بێ مەبەست خەریکە پزیشکان لە چینێکی فریاد ڕەس و خزمەتگوزارەوە وەک تاوانبار پیشانی بینەر و بیسەر و خوێنەر دەدەن.